زين شلون من خوێنەوە قوربان نامەکان هەمی باسیەوە کە ڕاستە قسەیان حیوارەکان یعنی ژنومێر کە زۆرێکیان خۆش بین جاوشتاناکەن من لێرە ئەوەی سەرنجمما خۆی کێشەکان لەوەی قسەی لەسەرەکەم هۆکارەکەی چییە بەزە و خزمەشە ینی باسی ئەوە نەکردۆ کە حتا باسیەوەی بۆ کردو کە ژنەکەی خراپە لەگەڵ ئەوی ئەوە چەند جار ئێمە کە بە تەلەفۆن قسەمان ئەکرد باسی ئەو خێزانەکەی خۆم کاتی خۆی کە هێناومە بە خۆشەویستی نەمهێناوە یعنی هەست ئەو خۆشم ناوێ هەستم نییە بووی لەبەروی خۆم خۆشم نەویست و ماڵەوە بە زۆر بۆیان هێناوم یعنی ئەوەی کێک بوو لەو کێشانی کە ئەو دای من بووی باسە کردم میش زۆر بەزەیم پیا هاتەوانێ هەروەها کاکتۆر یعنی ئەو زۆر نەرمونیان بوو لەگەڵ منە یعنی ئەم پورزایی ئەم و یعنی کاتی خۆی کە کچ بووی خێزانەکە و چۆن بتوانین باسی خێزانەکەتم بۆ بکەی وەڵاهی لە ماڵەوە زۆر باوکە چۆن بوو دایک ینی ئەوەی کە لێ ناشارمەوە حەزەکەم لێرە باسیکەم ئەوە بوو کە یعنی چۆن ئەمە نهێنیە و ئەو شتانەی لای منە مستحیلە کەس بیزانێت ئێمە باسیەوە ناکەین ێسا بەرنامەیە بەس شتە نهێنێت تایبەتیەکان کەس نازانێت تۆ چیت و ناوە ناهێنرێ سا کەس نازانێت تۆ چی بەڵام یە شتەکان هەمووی باسکەین بۆ شتێ بشارینەوانێ من ناتوانم منە شتەکانە بێ ڕەبت کەم بە یەکەوانێ تا بزانین ئەمە لە چیەوە سەری هەڵاوە بۆ ئەوەی ئەو خەڵکەی کاشمان بینن سبەینێ ئەگەریەوەی زۆر ئافرەتیتە تووشیەوە بێ کەم تەرخەمی هاوسەرەکەی کەم تەرخەمی خێزانەکەی دایک و باوکی چکە ئەم بارە دەرونی کە تۆ هاتە وای لێکردووی من هەستەکەم ڕگوڕیشەی لە پێشتری شەیە بەڵێ کاکتۆر ئەم 16 ساڵ لە من گەورەترە من 18 ساڵ لە نەکا لێرە 18 تقریبان 16 تقریبا گەورەترە لە من بەڵام من قەرارە ما زەواجکەم لەگەڵە مازانی بۆ لەبەروی لە ماڵەوە زۆر بێتاقەت بووم نەفسیان بێتاقەت بووم ئەم بینی باوکم خیانەت لە دایکمەکە زۆر تەئسیری تێکردم ئەنی ئەو دایکمەوەنی خەفەتە خوار فەقیرە لە داخا جەڵدە لیاوە لەسەر جێگە کەوتووە یعنی ئەوەش هۆکارێک بوو کەوای لە من کرد کە زەواجکەم لەگەڵ ئەوە ئەگینا من تەلەبەیەکی گەنج جوان لە جامیعەیە چەنەها هاوڕێ برادەری خۆم هەبوو یعنی ڕەنگە لە دڵەوە حەزم کرد بێ زەواجکەم لەگەڵیا بەڵام قەناعەتم ینی بەوە کرد کە بۆی لەو خەم و خەفەتە دەرچم لەگەڵ ئەوە زەواجکەم باسە کچی من یعنی ئەکرێ ئینسان لە جەهەنمێکە بچێ بۆ جەهەنمێکی تر نەوەڵا بەداخەوە سە پەشیمانم بەس تازە بەڵێ کاکتۆر بمبەخشە ئەم ئەڵێت نەدایکی نەخوشی نەبرای هیچیان سەردانیان نەکردوم بەڵام ئەی بۆ ناپرسی هۆکارەکەی چی بووە ئەی بۆ من ئەو دایکە زەلیلەی ئەوم چەندین وڵات گێڕا ئەی بۆ ئەوە ناپرسی بۆچی من تێکەڵ بووم لەگەڵ کەسوکاریەوە بۆ ئەو تێکەڵ نەبوو لەگەڵ کەسوکاری من نەخێر ئەم خۆی هۆکار بوو بۆ ئەوەی لەگەڵ ئەوانە تێکەڵ نەبوو هەر ڕۆژی بوختانی بۆ یەکیانەکە هەر ڕۆژی درۆی لەگەڵی چیانەکەت نازانم هۆکارەکان چی بوو آخر ئەڵێ لە خۆشەویستیم کەم بووە لە چ شتێکی خۆشەویستی منی کەم بووە ئیلا ئەوەیە من بەدەم پێی بڵم خۆشمەوەی کاکتۆر خۆش دەزانی پیا و هیچ کاتێک بەدەم ناڵم خۆش بەس یارمەتیم بە لێرەیە قوربانجانەوەی من لە نامەکەیە و ئەو شتانی کە نادووتانە و لە قسەکانی ئێساتانە و پێشتریش پێش ئەوەی کام بەرنامەی تۆمارکەین زۆر قسەمان کردووە ئەگەر لێم عاجز نەبی هەندێک شتێ بە بڵم دەست بخەینە سەبرینەکان یەکەم جیاوازی تەمەنتان زۆرە 18 ساڵ تۆ لەو گەورەتری برا بە ڕێزەکەم ینی تۆ تەمەنی 18 ساڵ بوو لە دایک نەبووە تازە لە دایک بووە سایکۆلۆجێتی ژن و پیا خۆی ئەسڵە جیاوازت اینجا 18 ساڵیشی شێتە سەر کێشەکە چییە کە تۆ تااقەتن نیاڵی وەکو هەرزەکاری یاوەکو گەنجێک ینی تۆ ئێستا من کە حسابم بۆ کردووی جەناب 43 بۆ لەو 45 و ناوە ئەڕۆی یانی 18 ساڵ و 26 ساڵە لێرەیە تەمەنەکە هۆکارێک بووە دووەم تۆ ئەگەر تەمەنتان نزیک بووە لەیەکەوە وەکو حەزی بە مۆڵ بوو حەز دەکرد لەگەڵ یارچیتە دەرە بەچکە تۆ تەمەنەکە و گەورەتر بووە یان هەندێک جاریش لەوانەیە ئەم هەندێک شتی این کردووە لە ئینەکەمکە ئەڵە هەندێک جار کە چوومەتە دەرەوانێ هەندێک ناسیا و ڕەفیقی جامیعەم پیان توەنەوە باوکتە یعنی سەر سپی بووە و خۆگەنجیشی لەوانەیە 43 ساڵ و 45 ساڵ و 50 ساڵ بەس بە دیوی دەرەوە ئەوە هەستەکە لەوانەیە 6 ساڵ بی ئەمانە کە ڕویامێکم دووەم قوربانگیان تۆوە هەستەکەی ئافرەت تەنیا پێویستی بە مادە هەیە ئەوەی چەکە لە هەڵەکانی جەنابێ لەبەرەوە تۆڵی سیارە و بۆ کڕیوە خان و لەسەر تاپۆ کردووە پارە و لە بەردەسادا ناودا بەڵام ئەم ئافرەتە لە مناڵیەوانێ لە خێزانەکە یا خۆی لە خۆشەویستی بێ بەش بۆ بە قوربان باوکی ئاوا بووە خیانەتی لە خێزانم ئەکید باوکی خیانەت لە هاوسەرەکەی بکا خۆشەویستی نایە بە مەڵێ وەکو دۆزەخوا بوو ویستومە ڕاکەم لەوێ جارمەتیم بە هاتووە بۆ لای تۆ تۆش
هەفتەیە لەم شار بووی، هەفتەیە لە وڵات بووی، هەفتەیە لە وڵات بووی، یعنی فراغێک، یعنی من کە دوای حسابم کرد ئەو سەفەرانی کە باسان کردەوە بۆی باس کردوم، یعنی لە مانگێکە 3 ڕۆژ 4 ڕۆژ زۆر 5 ڕۆژ با بڵێن هەفتەیە لە ماڵ بووی، یعنی تۆ لە مانگێکە یەک لەسەر 4 لە ماڵەوە بووی، ئەویش خەریکی ئیش و کەسابەت بووی. ئەم ئافرەتە فراغی بۆ دروست بە بۆشایی بۆ دروست بە ئێمە زۆربەی و توێژینەوانی کراوە یەکێک لە هۆکارەکان کە ئافرەت بەرەولادان نەڕوا فراغێکی نەفسی هەبێ بۆشایی یەک دروست ببێ. ئەیتر ئافرەتیش لە هەندێ لایەنەوەمانە زەعیفە ئەیەوێ پڕی کاتەوە چێش بۆی پڕکاتەوە فەرموویە سا و کوڕەپورەی خۆ فراغی بۆ پڕکرۆت ئەوش خۆی کێشەی هەبووە لەگەڵ ژنەکە تاوانە ئەوە ئەمە یەک جیاوازی تەمەنەکەتان بە قوربان جیاوازیەوە ئاسی ڕۆشنبیریتان تۆ جەنابە باسی ئەو نەکرد نازم باسکریان نە بەڵام من لێرە لە نامەکانتانە لە قسەکان کە لەگەڵ چاپێکەوت پێشتر لەگەڵتانەوە کرد ینی جەناب ئەوزانام هەتا متەوەسەش تەواو نەکردووە دوی متەوەسە ئەوانە بووی ئەم زان کۆیە ینی بیرکردنەوەشتان جیاوازە بە قوربان ڕاستە تۆ دەوڵەمەند بووی گەورەترین غەڵەتی کە کردوتە تۆ بەس مەزهەرەکەی جوانەکەی و بزیاتر بووە هەر پرسی لە کەسوکاریشی نەکردووە تۆ نەشزانیوە دوای ئەوەی کاوسەرگیری کردووە اینجا باوکی وایە و خێزانەکەی وایە تۆ لە چەند هاوڕێک و خۆشە ڕاستە کرد لە چەند هاوڕێیەکی لەگەڵ یا پرسیارە کردووە لە زانکۆ کچێکی چۆنە کاکە هاوڕێکەکەی لەوانی بەس لە سانکۆسانی بێتی بەس تۆ گەر پێشتر بچووی تایە خێزانەکەی و ئەم شتانە من دڵنیا بووم زیاتر بیرە دەکردەوانێ کەواتە ئێستا ئەمانە هۆکار بوون کە یەکێک تووشی لادانە بێ سەبەب هەیە ینی جەناب تەمەنێکی زۆرە لەگەڵ ئەوسا تەمەنەکە بە تەنیا کێشە نییە خۆزگە هەر جیاوازی تەمەنەکە بووە ئاسی ڕۆشنبیریەکەش کە مناڵم ئاسی ڕۆشنبیری ناڵم ئاسی زانستیەکە یعنی کە لێک تێ نەگەیشتنێکەیە ئاسی ڕۆشنبیری دەورە بینە حەز و ئارەزوو ئێستا ئافرەتە ئەوەی کە من لە نامەکانتانە لە ئیمێڵەکانە ئەم زۆر جا کێشەتان لەسەر ڕەنگی پەردەکان بووە چونکە ئەو لەو تەمەنێ حەز بە هەندی ڕەنگەکە ئێمە کە بچوینە تەمەنەوە ئەو ڕەنگانەمان لەوان ڕەنگی ترمان بۆ نمونە مشتە بەسیتەکانە قەنەفە نازام چی لە بەخێوکردنی مناڵ لە کێشەیە ئەمانە ئەبواتۆ لە بەرچاو گری برا بەڕێزەکەم ئەو لە بەرچاو بگردا ئەو ئافرەتە تەمەنی لە تۆ بچووکترە لە هەمان کاتە لە خێزانەکەەوە هاتۆ پڕ لە کێشە بووە ویستێتی لە جەهەنمێ بچێ بۆ جەهەنمێکی تر بەزەومە بەسی نەبوو لە جەهەنم بچێ بە وای دەرچووە ئەیستێتی لەو جەهەنمە دەچی بێتە بەهەشتەکەی تۆ بەڵام بەداخەوە تۆش بەهۆی ئیش و بازرگانیەکەتەوە جا ئەوەی کێشەی تۆ نیە بە قوربان کێشەی زۆر خێزانی ترێمە و کەیسانەمان هەموو بینیوە پیاوەکەوەی زانیوە بەس پارە شەرتە ژنەکەی نقم کردو مناڵەکانی نقم کردو لە پارە و لە مادە و لە تەکنەلۆژیا و لە ئەشیا و نازانچی بەڵام ئەوەی کە لە هەمووی گرنگترە لایانی دەرونی و عاتفیەکەی سۆزداریەکەیە ئەو بێبەش بووە يعني حتى لنا مكايا إشارة بيانية يعني حتى كجنو بياو شرعا للسرجية زور جار كم ترخم بي يعني فراغ يكدروس كدوا أي وردو ديترو فراغ خلك يتري بي بركات بقربان أما كي شكايا فرمو تشي تري هي كاكتور الله من خوشويستيم بو درنا براو من بچي خوشويستي بو در برام من بالراست لسرتاوا كاتێک کە ئێمە زەواجمان تازە دەکردبوو خۆشەویستێکی زۆرمەوەی بەڵام خۆش دەزانی ئێمە دوو مناڵمانەیە ئەبێم خۆشەویستی خۆ بەشکەم لە بینی ئەوانیشە خۆ من ناکرێت ینی هەر بیست خۆشەویستی بەم و مناڵەکانی هیمالکەم باشتی پێ بڵام والله هەموو شتێک لێی بەریت کەمەکە تەنیا خۆشەویستیە زیاکە تەنیا خۆشەویستیە تۆ مناڵەکانە خۆشەویستی تایبەتیانێ بەڵام تۆ خۆشەویستی ئەبێ بەی بە هاوسەرەکە و خۆشەویستی و جیا لە خۆشەویستی مناڵ خۆشەویستی دایک و باوکی جیا بە قوربان لە خۆشەویستیەوە شتیوان نییە خۆشەویستی قەت کۆتە بەعکسەوە تابیی زیاترەکە بۆچی زیاترەکە بەختەوەری زیاترە بێ کێشەی خێزانی و کەمە بێتەوانێ مرتاحەبی نەفسیەن مرتاحەبی ئەوی استیجابە وەڵامدانەوەی باشی بۆ تۆ بێ يعني ناکرێت تۆ بڵێ وەڵام من مناڵمان بۆی تر من وەکو جاران احتیمامی پێ نایەم بۆ شتەکانم خوێنەوە بەڕاستی خۆ پێشتریش قسەمان لەسەرەوە کردووە يعني بەدەگمن تۆ وتوتە خۆشمەوێت بەدەگمن مەسەن هاتوویتەوە دوو قسەی خۆشی بۆ بکەیت يعني هەندێک شتێ ژن و پیا و ئەیکەن يعني تعبیرێ لە خۆشەویستی ڕاستە شتێ بۆ کڕیوە بەڵام لە مناسبەیەکە خۆی مناسبەکان مهمە مثلا ڕۆژی دایکەیە بۆ منە مناسبەی جزەکان هەیە تۆ کاتی تر غەڵقی کردووە بەس لەو کاتانێ نەهاتی گوڵی شتێکی بۆ بێنیتەوە ئەم هەستکە ژن سایکۆلۆجێتی ئاوایە بە قوربان والله ئێمەی پیا عەفو ببوورە ئێمە چینەوە ئەشکەوتەکەی خۆمان بەس ژن پێی خۆشە مەسەن قاتی جل ناکڕێ پێی بڵێ یا ڕەبی پیرۆزی بێ زۆر جوانە ئەمە چۆن کڕیتە ئێمە بڵێن باشە خراپ نییە ئەوە ژن بەوە زۆر عەسەبی و تووڕابێ کاکتور من تۆ ئەڵی شتێکی بۆ بکڕێ ئێ من پارەم ماوەتی هاچی پارەیە یاومەتێکە بۆ خۆی بچێشتبان پارە تۆ زانین چۆنە وەکو وا تۆ خواردنەچی بۆ مەطعەمێ خواردنە خۆی تاوەکو مەعیدە و تێگەچێ بەڵام کاتی وایە برسیە لە تەنانی نێبێتێ ئەمە کێشەکەیە
تۆ وایە ئەمە تەوزیعکەی بەسەر قۆناغەکانە بەپێی ڕۆژەکانە بەڵام تۆ هاتووی ئەم هەموو شتە خۆتە بەردەم بەڵام چەنەها مناسبە و بۆ نەهەبووە نەوتوانیوە لەوە بێنی تەعویزی و قەرەبووی بۆ بکەیتەوە لە هەمووی مشکلە ترکە تۆ ئەم فەراغە و دروست کردووە سەفەرەکانی توێ بە قوربان ئەم کاسبیاس یارمەتی بە ئەم کاسبیە بۆ چیەکەی بۆ چیتە بۆ بەختەوەری خۆتە یەکامە بەختەوەری بە قوربان تۆ فەراغ دروست کردەوە تۆ ژنەکە و بەرەڵا کردووە کاڵم بەرەڵا کردووە لە هەی عاتفیەوە تۆ هەرچی پارە و کۆ کردو تۆ پارە و کۆ کردو توانێ ئەوە بۆ بە باوک و دایکیش تۆ زانی مناڵەکانتان لە 4 ساڵی 5 ساڵی 2 ساڵی 3 ساڵی چەند پێویستی بە دایکی و پێویستی بە تۆ برا بەڕێزەکەم ڕاستە و کەم تەرخەمی هەیە ڕاستە ئەویش ئەبووە من لە سەرتا پێم وت نابووە ئەوە بکە بەڵام تۆ یەکێ بووی لە هۆکارە سەرچیەکان منی وادانم نەک لە مەودووە بەس یەک شتی پێ بڵم قوربان ئێستاش نەچوە بچێ ڕاستە داوا و قەید کردووە لە مەحکەمە ڕاستە کێشە ئەو تۆراوە چۆتەوە ماڵکەسکاری بەڵام من پەیوەندیم بەو برادەرەوە کرد قورعانی خوارد قورعانەکەی دانا وتی بەس لە تەلەفۆن زیاتریش لە بینمانە نەبوون حەت جارێکە شتێکیش بێ هاوکاری لە ڕێگەی خوشکێ کەسێک و نزیکەوە شتەکانمان کردووە یعنی نەگەشتۆتە خیانەتی ئەوەی کاڵێ ئەم فەراغێکێ بۆ پێویستی بۆ بووی قسەیش خۆشی بۆ بکە یەکیە لێی پرسێتەوە یەکێ تۆ قسە خۆشانە بۆ نەکردووە توو ڕەبووی عەسەبیاتوی دەوە چیە دەخەومێ هیلاکە ماندوو من شەو ڕۆژ کاسی بۆ یەکەم نازانم چی ئەم ئافرەتە فەراغێ بۆ ئیتر و تەحملی کردو ئینسانیش بەڕاستی سنوور و توانای تەحملەکانی تا حەدێکە ئینهیارەکە فەرموو کچی من شتەکان هەمووی خۆ ئاشکرا لە لای جەنابە ڕاستە ئەم پیاوە لەگەڵ منە زۆر باش بوو ئەم پیاوە لەگەڵ منە ینی کۆمەڵێشتی بۆ کرد باش ئەگەر باش بۆ خیانەتە لێکرد آخر ئەوەی کە ئێستا من ئەمێ باسیکەم ئەوەیە کە من هەمیشە کە باسی خۆشەویستیمە کرد ئەو هەرتوو ڕابوو ئەموو خۆشەویستیمان بۆ دەرنابڕی یعنی هەستمە کرد ئەو نەسارد و سڕ بوو لەگەڵما ینی زۆر جار کە ڕەتفعلی ئاوا بۆ شکڵە بوو لەگەڵ منانی کە ئەم بینی توو ڕابوو عەسەبیە بوو لێم ئیتر منیش وردە لی دوورەکەوتمەوانێ وە زیاتر ئەوەی کە کوڕەپورەکەی بۆ یەکردم بەڕاستی ئەم بۆی ناکردم خوا شایی دەکات تۆ ئێستا ینی تووشی ئەم هینە بووم ئەم ئابڕوچوو نەبووم زۆرم پێ ناخۆشە پێم ناخۆشە لە ناو خەڵکا قسەم پێ بووترێ پێم ناخۆشە خەڵک بزانێ بە کێشەکەمان مستەقبەلی و دوو مناڵ ئەو دوو مناڵم بەڕاستی سەرگەردانە بنەگە من لێی جیابمەوە هەر خەڵکیش کچی من قسە بە مەڵێ ئەڵێگەت پیاوێک بواە بیتوانایی توانی ئاگای لە ژنەکەی خۆی بێ نازانم چی بێ ئێستا تۆ ئاخر قەرارت چییە بە قوربان ئێستا گەشتی تە قەناعەت شتێکی لا دروست بووە کە کەم تەرخەمی تۆ بەو شێوە نییە کە لە سەرەتا باست دەکرد تۆ پاڵەوان بیت و عاجزمە بکە قسە ناکەم من وەک کەسێکی بێلایەن منەمەوێ ئەوەی قسەکانی تۆ کە کردوتە ئەوەی حەقا لەم حەقا دەست خۆش بێ سیارە بۆ کڕیوە کیمکانێتە بقی چێکە هاتو کوێ پێگرەوە لای کەسوکاری خۆی و نەچووە سواری تەکسی بێ و بە پێ بڕۆ نازام چی بەڵام خۆزگە کە سیارە و بۆ کڕیوە لە هەمان کاتیشا خۆشەویستیەکە و باە لە هەمان کاتیشایە لە جیاتی مانگێک 20 ڕۆژ 21 ڕۆژ 23 ڕۆژ لە دەرەوە ویتایە نیوە بە نیوە و کدا کاکە 2 هەفتە بچیتە بۆ سەفەر هەفتەیە بچیتە هەفتەیە هاتە ماڵ هەفتەیە بچیتە نەک 20 ڕۆژ بڕۆیت و 3 ڕۆژ بیتە ماڵەوانە یعنی هەست ناکەی تۆش کەم تەرخەم بی بەرە کاک دکتۆر من ڕاستە ئەوی جەنابێ باسی کرد هەمووی تەواو واقعیە داکەم هەم واقعیە من زۆر کەیسی تر هاتووە ئەو پیاوە وای زانیوە بۆیە من لە ڕێگەی کەیسەکەیەوە بۆ هەموو بینەرە بە ڕێزاڵم بیسەرە بە ڕێزاڵم بەو دایک و باوکاناڵم تکایە بەوە هەڵ نەخەڵەتێن بەس پارە بن بە مناڵەکانتان و شتیان لە ناحەی مادی و تەکنۆلۆژیەوە بۆ دابینکەن و وابزانن شتەکان کۆتایی هاتووە واللهی لە هەمووی مهمتر حتا مناڵ کە تازە لە دایکە بێ چۆن پێویستی بە شیری دایکێ پێویستی بە لای و خۆشەویستی و لە باوەشگرتن هەیە کاکە ئەو هەمووی دراستە نەک ئینسان ئاژەڵیش تۆ لەوەی بە دووەم بێبەشە کردووە ینی ئەبێ ئەم هاوسەنگی هەموو ژنوپیان هاوسەنگی ڕاگرێ ئەگەر تۆ خۆشەویستی و باە پێویستی بوو جۆ لە خەڵک بگرێ ئەگەر تۆ ڕێزە بگرتایە و عەسەبی نەبوویتایە و جۆ لە کاتێکە بۆ تەرخام کردا بۆ مناقەشە یعنی نەتەتوانی هەفتەی ڕۆژێ دانیشتا بوو تارێ ژنەکە منەوە 2 هەفتەی ڕۆژتم چی کێشەیەکەیە پێویستێ بە چییە چی تیاکە تۆ ئەڕۆی 2 هەفتە 3 هەفتە لە وڵاتان نەبی بە کەیفی خۆت ئەگەڕێی بەڵام تواناو نەبووە یا تااقەتن نەبووە بچی شەوێک بیبێ لەم مۆڵانە دانیشن هەر تۆ دانیشتە کاکە تۆ دانیشتا لەسەر کورسێ خۆ شوێنی لێ دانیشتا بیبسیە چایە شتێک قاوەیەک بخواتدا و بە ئەو بڕای بگەڕێ لی نزیک بیتا وردەوە ڕاستە طبیعەتی پیا وایە تااقەتی نییە دە 12 دوکان بگەڕێ لەگەڵ ژن هەمومان وین بەڵام خۆ توانی لە نزیکەوە بی ئاگاو لێی وایە خۆتوانی لە مناسباتەکانە بی سەردانی شوێنەکان بکەیت ئەی تۆ پیاوی ئەو ماڵە بووی ئەگەر ئەمە کێشەی لەگەڵ دایک و خوشەکان تا هەیە نابووە بە دوای کێشەکە بگەڕایتای هۆکارەکانە دەستنیشان کردایە کێشەکە و حەل کردایە واللهی ئەگەر ئێمەی پیاو لە سایکۆلۆجیەتی ژن بزانین توانین بکەین باڵقەیەک بکەین پەنجەمان
زۆر بە ئاسانی کۆنتترۆڵەکرێن بەڵام لی نەزانی جاوە فلاتۆن قسێکی زۆر جوانیە یە فلاتۆنەوە بزانام سۆقراتە عفو ئەڵێ من هیوادارم هەموو گەنجەکانمان ژن بێنن ئەگەر ژنەکەی باش بوو ئەوە لە دنیا و قیامەتە بەختەوەرە بێ ئەگەر خراپیش بۆ بێ بەزانە ئەم مندە مشکلەی بۆ دروستە بێ و حەلیەکە ئەمەگە مشکلەی بۆ حەل بێ لەگەڵ قوربان تۆ نەتوانی ئەوەشکەی